خدای بەخشەندە و میێرەبان، خوشک و برانی بەڕێز، ئامادەبوانی خۆشەویست، بەیانیتان باش. خوشحاڵم ئەمڕۆ لەگەڵێوەی بەڕێز لەو ڕێو ڕەسمەدا بەشدارم بە بۆنەی تێپەڕبوونی ساڵێک بەسەر پەسەندکردن و جێبەجێکردنی پلانی هەرێمی کوردستان بۆ مافەکانی مرۆڤ. ئەم پلانە نەخشە ڕێگایەکی گشتگیرە کە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە پەسەندکراوە لە پێناو برەودانی زیاتر بە پاراستنی مافەکانی مرۆڤ لە هەرێمی کوردستان لە ماوەی 5 ساڵی داهاتوودا لە هەموو بوارەکاندا. پاراستن و پەرەپێدانی مافەکانی مرۆڤ بەشێکی گرنگ و سەرەکیە لە کارنامەی کابینەی نوێیەمی حکوومەتی هەرێمی کوردستان لە بواری پاراستن و داکۆکیکردن لە بەیەکەوە ژیانی ئاشتیانەی نێوان پێکاتە جیاوازەکانی هەرێم و بەهێزکردنی بنەماکانی ئازادی و دیموکراسی و نەهێشتنی توندوتیژی و تندڕوویی و دەمارگیری و جیاکاری ڕەگەزی و پاراستنی مافەکانی مرۆڤ بە گشتی. لەم بۆنەیەدا پابەندبوونی حکوومەتی هەرێمی کوردستان بە پەرەپێدانی کولتوری بەیەکەوە ژیانی ئاینی نەتەوەی و پاراستنی ئازادیە تاکەکەسی و گشتیەکان و بەرگریکردن لە بەها دموکراسیەکان دووپات دەکەینەوە. بەڕێزان، ئێمە پلانێکی چاکسازی هەمەلایەنەمان هەیە و دەمانەوێت و ئومیدەوارین پشت بەخوا و خەڵکی کوردستان و دۆستانمان لە کۆمەڵگەی نێودەوڵەتی بربەست و ئاستەنگەکان تێپەڕێنین و بەرەو قۆناغێکی پێشکەوتووتری حکومڕانی هەنگاو بنین کە خزمەتکردنی هاوڵاتیان و پاراستنی مافەکانیان سەنتەری گرنگی پێدان و ئامانجی لە پێشینەی حکوومەت بێت. پلانی هەرێمی کوردستان بۆ مافەکانی مرۆڤ بەشێکە لە پرۆسەی چاکسازی کابینەی نوێیەم. ئەم پلانە بە وردی داڕێژراوە و ڕاوبوو چوونی دەسەڵاتەکانی دادوەری، سەرۆکایەتی هەرێم، سەرۆکایەتی پەرلەمان، نێردەنەتەوەیە گرتوەکان بۆ هاوکاری عێراقی یۆنامی، کۆمەڵگەی مەدەنی ڕێکخرا و ئاژانسە ناحکوومیەکان و نێردە دیپلۆماسیەکان لە هەرێم وەرگیرەوە و ئێستا لە جێبەجێکردندایە. هیوادارم ناوەڕۆکی پلانەکە لە کایە جیاجیەکانی حکوومەتی هەرێم بە باشی جێبەجێ بکرێت و ڕنگدانەوەی گرنگی لە پەرەپێدانی حکوڕانیەکی باش و سەروەری یاسا و کولتوری پاراستنی مافەکانی مرۆڤ لە هەرێم هەبێت. جێ خوشحاڵیە کە بەشێکی زۆری ئەو ڕاستپاردانەی لەو پلانەدا هاتوون لە ساڵی ڕابردوودا وەک یاسا و ڕێنمایی و هەنگاوی کردداری لە هەرێمی کوردستان جێبەجێ کراون و تەنانەت دەتوانین بڵێن کە بە بەراورد بە زۆر وڵاتان هەرێمی کوردستان لە ئاستێکی بەرزدا، بە تایبەتی لە بوارەکانی یاسای پاراستنی مافی پێکاتەکان، یاسای بەرەنگاربوونەوەی توندوتیژی خێزانی، یاسای پاراستنی مافەکانی منداڵان و یاسای ڕۆژنامەگەری و چەندین یاسای دیکە. بۆی هەرێمی کوردستان لە چوارچێوەی ڕێککەوتنامە و بەڵگەنامە نێودەوڵەتیەکانی تایبەت بە مافەکانی مرۆڤ و دەستور و یاسا و ڕێسا بەرکارەکانی عێراق و هەرێمی کوردستان کار دەکات بۆ پاراستن و ڕێزگرتن لە مافەکانی مرۆڤ. لە لایەکی دیکەوە حکوومەتی هەرێمی کوردستان هەنگاوی زۆری ناوە بۆ سوکردنی ئازارەکانی کەسوکار و قوربانیانی دەستی تێرۆریستانی داعش و هەروەها ڕۆڵێکی گرنگ و بەرچاوی هەبووە لە ئازادکردنی ڕفێندراوانی یێزدی و پێکاتەکانی تر لە دەست تێرۆریستانی داعش و بە جێنوسایت ناساندنی تاوانەکانی داعش وەک تاوانی جەنگ و ئەمە بەستە حکوومەتی هەرێم بە پشتیوانی کۆمەڵگەی نێودەوڵەتی و تیمی نەتەوەیە گرتووەکان بۆ لێپێچینەوە لە تاوانەکانی داعش یونیتات پرۆژەی یاسایەکی پێشکەش بە پەرلەمان کرد بۆ دامەزراندنی دادگایەکی تایبەتمەند بۆ دادگاییکردنی تێرۆریستانی داعش لەسەر تاوانە نێودەوڵەتیەکانیان. بەڵام بەداخەوە دادگای باڵای بەناو ئیتیحادی عێراق پرۆژە یاساکەی ڕەت کردەوە کە ئەمەش پێشینەیەکی نوێ و جێی سەرسوڕمان بوو کە ڕێگە لە دادگاییکردنی تێرۆریستانی داعش بگیرێت.
پلانی هەرێمی کوردستان بۆ مافەکانی مرۆڤ داڕشتنی میکانیزمێکە بۆ پێداچوونەوە بە تەواوی یاسا بەرکارەکان و گونجاندنیان لەگەڵ ڕێکەوتنامە و پەیماننامە نێودەوڵەتیەکان هەروەها سەبارەت بە کەسانی خەوەن پێداویستی تایبەتیش ژینگەیەکی باش ڕەخساوە بۆ پاراستنی مافەکانیان و پەرەپێدانی توانە مرۆیەکان. حکوومەتی هەرێم نمونەیەکی سەرکەوتووە لە برەودان بە دیموکراسی و داکۆکیکردن لە بەها دیموکراتیەکان، لەوانەش مافی ئازادی ڕادەربڕین. هەروەها پابەندە بە سیستەمێکی پتەوی دامەزراوی لە نێوان دەسەڵاتەکانی جێبەجێکردن و یاسادانان و دادوەری، هاوکات کۆمەڵگەیەکی مەدەنی کارا و چالاکیش لە هەرێمی کوردستان هەیە کە وەک چاودێر ڕۆڵی خۆیان دەگێڕن. ئەمە جیا لەبوونی چەندین ڕێکخرا و ئاژانس و دامەزرەوە نێودەوڵەتی کە بەشدارن لە چاودێریکردن و بەرەو پێشبردننی پرەنسیبەکانی مافی مرۆڤ لە گرتوخانە و خانە چاکسازیەکان. حکوومەتی هەرێمی کوردستان بە تەواوی پابەندە بە حکمی یاسا و هەبوونی دەسەڵاتی دادوەری بێلایەن، هەروەها پاراستن و پەرەپێدانی ئازادی ڕادەربڕین و ڕاگەیاندن کاری لە پێشینەی حکوومەتی هەرێمە. لەم ڕواوە حکوومەتی هەرێم کار لەگەڵ هاوتا نێودەوڵەتیەکانیان دەکات بۆ دڵنیابوون لەوەی کە هەرێمی کوردستان بە تەواوی پابەندە بە پێوەرە نێودەوڵەتیەکانی مافی مرۆڤ لەوانەش ئازادی ڕاگەیاندن. ڕێخەری ڕاستپاردە نێودەوڵەتیەکانی حکوومەتی هەرێمان ڕاستپاردووە بۆ سەرپەرشتیکردنی جێبەجێکردنی پلانەکە بە هەماهەنگی لەگەڵ وەزارەت و لایەنە پەیوەنددارەکان، هاوکات دەبێت لە بەرەپێشچوونی جێبەجێکردنی پلانەکە و ئاستەنگەکانی بەردەم جێبەجێکردنی ئاگادارمان بکەنەوە، چونکە یەکێک لە ئامانجەکانی پلانەکە دیارکردنی کەم و کۆڕیەکان و پێشنیازکردنی چارەسەری گونجاوە بۆ نەهێشتنیان. لە کۆتاییدا دەستخۆشی لە دام و دەستگا پەیوەنددارەکانی حکوومەت دەکەم بۆ لە ئەستوگرتنی ئەمەرکە هاوکات ڕێز و پێزانینی خۆم ئاراستەی دەسەڵاتەکانی یاسادانان و دادوەری و دەستەی سەربەخۆکان دەکەم بۆ بەشداربوونیان لە جێبەجێکردنی پلانەکە و ڕۆلی ڕێکخرا و ئاژانسە ناوخۆیی و بیانیەکانیش لە پرۆسەی ڕاوێژکردن بەرز دەنرخێنین. جارێکی تر زۆر سپاستان دەکەم، هەرشاد و سەرکەوتوو بن.